بەڕێزان دووبارە سڵاو. کاک ئیبراهیم، باسی ئەوە ئەکرێت کە تۆ یەکێ بووی لەوانەی کە لە ڕوتی کوردستانی ناو کۆمەڵی ڕەنژداران نبوویت. خۆش ئێستا ئیشارەتە بەوەیە کە تۆ لەو بەڵام پرسیارێکە لەسەر تۆ هەیە ئەوەیە کە ئیبراهیم جەلال لەگەڵەوەی لەگەڵ ڕوتی کوردستانیە بۆ دژایەتی ڕوتی عێراقچێتی کردووە. بەڵام چوو بۆ پەرلەمانی بەغا، بەڵام بوو بەندامی پەرلەمانی عێراق. بەس ئاسانەوە وەڵامەکەت بەمەوە بەڵە ڕاستە. من ئەو کاتێک کە چوون بۆ پەرلەمانی بەغا پێش ئەوە بڕیاروا بوو لە لیستی پەرلەمانی کوردستاندا بنرێم، بۆ پەرلەمانی کوردستان بڕیار بوو. بەڵام لە دوایەوە ئیتر هۆکارەکەی چی بۆ ئەوان من نازانم، ڕەنگە جەنابی مام جەلال بزانێ یا مەکتەبی سیاسی بزانێ کە بۆچی لەو لیستیان نەبوو، بۆ لیستی عێراقیان دانابوو. و ئەو کاتی کە بۆ لیستی عێراقیان دانابوو من ئەندامی لیژنەی باڵای ڕیفراندۆم بووم لە کوردستان، چونکە من لە دەرەوە ئەندامی لیژنەی باڵای ڕیفراندۆم بووم بۆ ئەو کاتە، و کە هاتیشمەوە بۆ کوردستان لە کوردستانیش هەر ئەندامی ئەو لیژنەیە بووم. بە بڕوای من ئەو کاتێک کە من چوون بۆ عێراق لەبەر ئەوە نەبوو کە من بچن، چونکە خۆ خەتەرترین کات بووە کە ئێمە لە پەرلەمانی بەغا بووین. یعنی ئەتوانم بڵێم ئیتر لە دوای ئەوەوە خەتەرەکەی ئەو زۆر کەم بوو، چونکە سەرەتای ڕوخانی حکوومەتی سەدام بوو دانانی ئەو جەمعیە بوو کە پیان وترا جەمعی وەتانی ئەو کاتە. من ئەوەی ڕاستی بێت بیرم لەوە کردەوە یان نەک بیرم لەوە کردەوە بۆ چوونیشم هەروە بوو. من نەتوانم لێ ببم بە نوێنەری ڕفراندۆم لە ناو پەرلەمانەوە. ئەوەش بەڵگەم زۆرە لەسەرەوە کە من لەوێ زیاتر کارمە کرد بۆ بڵاوکردنەوەی بیر و بۆچوونەکانی ڕفراندۆم. بەڵێ چیت کرد لە ناو پەرلەمانی عێراق؟ ئەتوانی چی بکەی بۆ ڕفراندۆم؟ ئەمتوانین بەیانەکانی هەموو بەیانەکانی ڕفراندۆم بڵاوکەمەوە. یەک دووهەم توانیم هەموو ئەو پەرلەمانتارانی کە لێن لەوان ئەوانە قسەیان لەگەڵا بکەم و تیان بگەنم کە ئێستاکە گەلی کورد کرد ئامادەیە ڕازی بێ بە حکوومەتی هەرێم کە وەک کەمترین دەستکەوتەکانی یا خواستەکانی میلەتی کووردە. و من بەڕاستی وابزانم نازانم ئەوە دیوە یان نە، من مەقالیشم لەسەرەوە نووسیوە کە بڕوام وا بۆ ئەسڵەن ئێمە لە کاتی ڕوخانی حکوومەتی سەدام و هاتی حکوومەتی ئەمریکا ئەسڵەن فاشین فرسەت بوو بۆەوەی کە کورد ئیعلانی حکوومەتی کوردی بکات، چونکە نەعەلەم مابوونە، دەستور مابوونە، مەجلیسی ئوما مابوونە، شتێک مابوو پێی بووترێ حکوومەت نەجێیشی مابوونە، نظامی نە اقتصادی مابوونە، بانقی مابوو، ئەوەی پێی بووترێ مقەوماتی حکوومەتێک وجودی نەمابوو. باشترین فرسەت بوو لەو کاتە کە نەکرا. بەڵێ باشە ئینە سەر ئەوەش ڕەنگە ئەوە ڕەنگە بەڕاستیش سەبەبێکە بێکە من نەشم تۆ لە کتێبەکەم احتیمالە زیاتر سەبەبی قبولکردنەکەشی ئەوە بوو بێکە ڕەنگە تعلیقیان لابوو وتبێتیان ناوێرێ بچێ. لەبەرەوە قبوڵ کردوکە ئەو تعلیقە لێنێ نەک بەتەنیا و تعلیقە وەکو پێشووتر بۆم ڕ بەڵێ جگەلەوە تۆ بۆ لەناو هەمویان هاگەڕیەکدا نەخسە نەخێوانی باشە. بەڵام کاک ئیبراهیم لە گەورەترین موسسەی قانونی عێراقا کە پەرلەمانە کە تەشریعەکە قانوندانێ، یعنی قەنەعەتێ وایە بڵاوکردنەوەی بەیاننامە ئەمە ئیشێکی زۆر باشە بۆ ڕفراندۆم نەبێت. ئەوە کۆمیتەی ڕفراندۆم داخوازی ئەوان بوو کە ئەویانە کرد. و من بە تەکید کە لەوێ بم داخوازێکی ئەوان جێبەجێیەکەم. بەڵام ڕفراندۆم ینی لەگەڵ ڕێزی زۆرم پێویستمان بەوە نییە ئێمە بەیاننامە لە بەغا بڵاوکەین و ئەوان قەنەعەت پێ بکەین. بەڵام تۆ گەر میلەتی خۆی داوای تەقریری مەسیر بکە. بەڵام پێویستمان بەوەیە کە ڕفراندۆم شان بەشانی هەڵبژاردنەکان کە کراوە لە کوردستان و لە عێراقا شان بەشانی ئەوان لە هەموو بنکەیەکی دەنگدانە خەیمەیەکی بچووکی دانابوو بۆ دەنگدانی خەڵک کە لە بنکەکەی دەنگدان بۆ پەرلەمان ئەهاتە دەروانێت لەو لاشەوە دەنگێدا بەوەی کە لەگەڵ ئەوەیە بۆ ڕزگاربوونی کوردستانی واتە بۆ کوردستانێکی سربەخۆ یا لەگەڵ ئەوەیە کە لەگەڵ عێراقا بژێ لە 1970 شتێک کۆما شتێک بوو دەنگدەری خەڵک بۆ ئەوە بوو و ئەوە بە ئەتنان ئەو دەنگدانانە تا ئێستا کەش ماون و هەڵگیراون و پارێزگاری. بەڵام دانانی ئەو خێمانە هیچ دۆریشی پەرلەمانی عێراق و هینیتیان نەبوو، ینی شتێکی ناڕەسمی بوو لە دەروی بنکەکانی هەڵبژاردنرا و شتێکی ناڕەسمی بوو وەکو ئەوەی کە بە ڕێگەیەکی قانونی بکرێ، بەڵام شتێکی ڕسمی بوو وەکو خواستی ئەو میلەتە. ئێمە باز لە خواستەکە ناکەین. بەڵێ دڵنیاین لەوەی لە 98 کورد ئەوێ دەوڵەتی سەر بەخۆی هەبێت. ئێمە قسە لەسەر میکانیزمی ئیشەکە ئەکەین. یعنی دانانی ئەو خێمەیە مەبەستی من ئەوە بوو کە دانانی ئەو خێمەیە هیچ پەیوەندیەکی بە پەرلەمانی عێراقەوە نەبوو. من پرسیارم لە جەنابێک کرد لەوەی کە ئێوە تۆ باسە لەوە کرد کە تۆ ئەندامی لیژنەی باڵای ڕفراندۆم بوویت و
یەکێ لە ئامانجەکانش بۆ چوونە پەرلەمانی عێراقەوە بۆ کەیش بۆ ڕیفراندۆم بکەی وتم چیت کردوتە بەیاننامەم بڵاو کردوەوە و وتارم نووسی و لەگە پەرلەمانتارەکان قسەم کردەوە وانە بەڵام دوای بڵاوکردنەوەی ئەو بەیاننامەیە و دوای نووسینی ئەو وتارە و دوای قسەکردن لەگەڵ ئەو پەرلەمانتارانەیە و تازە کەشەی هێزی دیجلە سەر هەڵایە و تازە ئەزمە لە بینی هەرێم بوو بەغایە دروستە بێ ئەو کاتە هێزی دیجلە بوو نە ئۆپەراسیۆنی دیجلە هەبوو ئەو کاتەوە ناکۆچی و نەبوو قەیرانە بوو لە نێوانی حکوومەت و لە حکوومەتی هەرێم و لە نێوان حکوومەتی مرکزی و ئەو کاتە کاتێکی تر بوو ئێستا کاتێکی ترەوە ئەمریکا ئێستا ڕۆدا زۆر جیاوازە لە پاش چەندین بێنەوبەرەی نێوان کورد و نێوان حکوومەتی بەغدا هاتوتە پێشەوە دووشی زۆر جیاوازی دوو زەمەنی زۆر جیاوازن لە یەک تۆ بۆ پێی کە ئەندامی پەرلەمانی عێراق بووی لەم کێشەی کە ئێستا لە نێوان هەرێم و بەغایە هەیە من زۆر بە کورتی بەڵامم بیتەوە قەنەعەتێ وایە داواکاریەکانی بەغار ڕەوانی ئەوانی هەرێم من بە هەموو سەراحەتێکەوە ئێڵێم و بەڵگەشم هەیە لەسەر ئەوە من هەر ئەو کاتێک کە لە جەمعی وەتەنیا بووم پێم وایە بووە کە بۆچوونی هەندێک لە قادەکانی شیعە ئەو بۆچوونانەیە کە مالیکی ئێستا هەیەی چونکە ئەو کاتە مالیکی نەیشاردەوە کە لە ڕۆژێکیان مەشروع قەرارێکی تەقدیم کرد بۆ ڕیاسەی پەرلەمان کە بریتی بوو لە داواکردنی چەکردنی هێزی مێلیشا لە عێراقا حتا لە قەوسا نووسیوێتی بما يسمى بی هێزی پێشمەرگە مالیکی تەقدیمی کرد بەڵێ و من بەرپەرچم دایەوە و ئەوە هێن ئەو بەڕێزی ئەو کاتە نەقیبی نووسەرانی کوردستان بوو هەتا ئەو مەقالێکی لەسەر نووسی و لە جەریدەی خەباتی ئەو سەردەما بڵاوی کردەوە خۆشی پەرلەمانتار بوو لە لیستی پارتی سەبارەت بووە و خودی مەلا بەختیار لە مقابلەیە کە ئەو کاتە باسی ئەوەی کرد من بڕوام وابوو لەو کاتەوە من مالیکی و بۆ چوونی مالیکیم لەسەر هێزی پێشمەرگە و لەسەر حرەکەی کوردی و لەسەر خواستەکانی کورد و لەسەر ئایندەی کورزانی و بەڵێ ئەی ئێستا بۆ حیزبەکەی تۆ یعنی ئەوە نەبینی خۆشەکە مالیکیە و مەسەلە ڕەنگە حیزبەکەی من بینی خۆشە لەگەڵ مالیکیە ڕەنگە مەسەلە ئەوە بێ کە پێویستە تۆ باڵانس ڕابگری لە ئەمڕۆ لە عێراقا چونکە تۆ تازە بتانێت بمانەوە ئێمەیان نەمانێت عێراق وەکو لوبنانی لێهاتووە ئێستا کورد و سونە و شیعە هەیە یا شیعە و سونە و کورد هەیە بەس بە یەک حیزب باڵانس ڕاگیرێ نا بە یەک حیزب نییە هەتاوەکو ئەم قەیرانی ئەخیریش هەردوو لیستەکە ینی بڕین لیستی پارتی و لیستی یەکێتی کە لیستی تەحالفی کوردستانی بووە لەگەڵ هەموو باقی حیزبەکانی تریشا بە یەکەوە بوون یەک بۆ چوونیانە بووە لە پەرلەمانی عێراقا هیچ بۆچوونێکی جیاوازیان نەبووە لە جگە لەم ئاخریانە نەبێ بە شوێنی جیاواز سەری هەڵاتیانە باڵێ زۆر باشە ببینەوە نەو تەوەرەکەی خۆمان کاک ئیبراهیم باسی ئەوە ئەکرێت کە ساڵی 1970 لە دوای ڕوخانی شای ئێرانەوە کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان لەسەر بڕیاری نوشیرۆن مستەفا کە سکرتێری کۆمەڵا بوو بڕیارە دەن کە چاپخانەیە بکڕن نوشیرۆن مستەفا ئەڵێت بۆ کڕینی چاپخانەکە پێویستە هەموو ئەندام سەرکردایەتەکان دەمانچەکانیان دانێن باسی واکرێک کە هەمویان دایانەوە جگە لە تۆ نەبێ بەس تۆ داونەنەوە ئەسلی نیە ئەو نەوشیرۆن مستەفامەوە شتی وا وجودی نیە تۆ بەشداری کردو لە کڕینی چاپخانەیە بۆ کۆمەڵە من ئەسن ئەوە بێت یادم ئەوەیە کاتی خۆی من کە خێزانەکەم مامۆستا بوو لێرە یارمەتی ئێمەیەدا ئابوو شاب ئاگادارە ئەحسان نەجم من یارمەتی بە قەدرەوەنی کە جیفانی خۆم بوو بێت بەڵام ئەسڵی دی ئەو قسەی کە دەمانچەکانتان دانێن و ئەمە شتێکە بەڕاستی من هیوادارم ئەوە یا ئەوە تا من لەو دانیشتانە بووم ئاگام لێنی یا ئەوە شتێکی ڕاست نییە بەڵێ چونکە من لە 1970 لە منطقەی قەراغ بوو من دیارە تۆ لەو دانیشتانە بوویت من لە منطقەی قەراغ بووم ئاگاداری نیم وەکو پێم وتی بەڵێ باشە باسی منطقەی قەراغە کرد قسە لەسەرەوەیە کە تۆ جارێک ناوچەی قەراغ بەچی ئەهێڵیت و ناگەڕێتەوە ئەوە ڕازی نیت بکەڕێتەوە لە کتێبەکەمە باسم کردو بەڵێ و ئەوە لەگەڵ منزلە لە بەڕاشکاوی قسەم لەکسە کردو بەڵێ بۆ قەراغ ناوچێکی خەتەر بوو ناگە خەتەر بۆیان نەچوو بەڵێ ئەی بۆ نەگەڕێتەوە ئەگەر بەلامەوە زۆر خەتەر بۆیان نەچوون باسم کردو پێویست ناکە جارێکی کە من ئەتوانی بچی بیخوێنیتەوە کتێبەکەەوە بزانی بۆچی نەچوومەتەوە
زۆر باشە کاک ئیبراهیم جەنابەت خاوەنی چەند کتێبی؟ من وەکو کتێب کە بە معنای کتێب بێت من خاوەنی سێ کتێبم، یەکێکیان شۆڕشی ئەیلولە بنیاتنان و هەڵتەکاندن، یەکیان مێژووی کۆمەڵەیە کە خۆ دەزانی و ئێستا مراقەشەیەکەیت، یەکێکی کەشیان فەرهەنگی سیاسیە کە ئەوە زیاتر تەرجومە کراوە، ینی وەرم گرتووە وەرگرتن و داڕشتنەوەی جارێکیکە. پاشان بەڵام خاوەنی هەندێک کوڕاسم سەن لەوانە کۆمەڵی ڕەنجەران بۆ کوردستان نییە کە نووسیمە، لەوانە جارێکی تر ئەوی تریشان لە فارسیەوە کە کردومەتەوە بە کوردی مارکسیزم لێنیزم بە زمانی سادە لەگەڵ کادیر چێ و چۆن پەروەردەیە کرێ ئەمانن. بەڵێ دەنگۆ لەسەر ئەوەیە کە کتێبی فەرهەنگی سیاسی دەستنووسەکە لە لای تۆ دانرابێت و تۆ چاپە کردبێ. ئەجە من بۆ ئەوەش دیسانەوە بەڵگەمەیە بە پێشانەوە من نامێ ئیساری ئەو مۆزوع بکەم چکە کاتی خۆشی شکاتم کردو لەوە کاتی خۆی من ئەم فەرهەنگی سیاسی من نووسی نووسی تەرجومەکەی تەوا بەڵێ تەرجومەکەیم ئامادەکرد هەموویم تەواو کرد لە لای خۆمان ئیمکانیت نەبوو بۆ چاپکردنی هەسان لە مەهاباد بردم بۆ لای کتێبخانەی سەیدیان ئەو کاتە کتێبخانەی سەیدیان وادیاندا وتیان بۆ چاپەکەین لە لای ئەوان مایەوە ماوەیەکی زۆری پێچوو ئیتر بەڕاستی چاپ نەکرا هەتا وەکو خوا عەفوی کە بورهان قانع لە شۆڕشا بوو ئەو کاتە لە ئێرانیش بوو ماوەیەکی زۆر لە مەهاباد بوو تا ئەو گەڕایەوە چۆوە بڵێن چۆوە ناو حکوومەت چۆوە دانیشتیانی بڵێن لە کوردستان لەناو شۆڕش چۆ دەرەوە دوایەوە ئەوەی دەرکرد ئەو چاپی کرد لە وڵات ینی لە ناوەوە چاپی کرد نەگەر لەناو شۆڕشە ئەوەی من ئەنجا لە چاپخانەی شۆڕش چاپ کرا و من کاتی خۆشی ئەوەم وتووە جوابیشم بۆ ناردووە کە قوربان جەنابەت ئەوەی منە لە لای ئاغای سەیدیانەوە وەرگرتەوە هێناوتە ئەگەر بەرامبەریان بکەیت دەقاوتەق لە یەکەچێ ینی بورهان قانع دەستنووسەکەی تۆی بردنەک تۆ من بۆ هی بورهان قانع نەدراوە بە من و لەگەڵ منیش نەژیاوە و لەگەڵیشم نەبووە هی من لە لای ئاغای سەیدیان بووە ببوورێنی ئەمە یەکلابینەوە تۆڵیت ئەوەی کە بورهان قانع چاپی کردووە دەستنووسەکەی تۆ بۆ بۆ کە تۆ تەرجمە کردو ئەگەر دەقا و دەقیش نەبێ بەڵام لەوە بووە لەوە وەری بەڵام سا شتەکە پێچەوانەیە قسەکە لەسەرەوەی کە کاتی خۆی بورهان قانع کردوێتی و نەخێر تەسلیمی جەنابتی کردو نەداوێتی بە من نە منی دیوە نە ئاگای لێ بووە بەداخەوە جا تازە دوای چی من کاتی خۆی خۆم ئاگادارم کردوێتەوە سەوارت بەوە بەڵێ بەڕاستی ئەمەیە مێژوو هەڵگێڕانەوە بەڵێ ئەگەر پرسیارێک من پرسیارە لە تۆکەم وڵا ببوورە نەخێ من ئەم پرسیارەکەم ئەوەی کە بە تۆی وتووە بەڵێ یا ئەوەی کە بە تۆی ڕاگەیاندووە پێی ئەڵێم کاتی خۆی بۆ بۆیان چاپکردن بە چاپخانەی شۆڕش بوو ئەو کاتە نەیانوت ئەمە دەستنووسی بورهان قانع وەنیە چیرۆکەکە بۆ شێوەیەیە کە بورهان قانع ئەو کتێبی وەرگێڕاوتە سەر زمانی کوردی و لە دەرفەتێکە دەستنووسەکەی تەسلیمی جەنابە کردو ئاخروانی وەکو پێم وتی بۆ ئەوەی بۆی بەری بۆی چاپ بکەیت بەڵام جەنابە دەستنووسەکە و بردووە بە ناوی خۆتەوە چاپ نەخێر قوربان وانە من خۆم بردومە بۆ ئاغای سەیدیان و هی خۆم بووە نەکی ئەوان بەڵێ ئەوەی کە وای وت ئەوە ئیتر من داوای لێبوردن یەکەم ئەوەڵاهی ڕەنگە هەڵەی فەرموو بێ چونکە باشترین بەڵگەمەیە ئەوە کەسێک حاڵە هەیە بتەبان شاید حاڵمەیە شاید حاڵ چۆن نییە شاید حاڵم ئەرسەلان باز ئەرسەلان باز با زۆر باش دەزانێتەوەی منە بەڵێ زۆر باشە کاک ئیبراهیم بۆ لە ئیعلام چاپیان کرد کە ئەو برادەرەی کە وای فەرموو بۆ نەچوو لە ئیعلام ئەو کاتەوە دەکا کە ئەمە مەکەنەوە هی فڵان کەسە هەوا نییە بەڵێ پاشان بۆ دوو جار سێ جار چاپ کرایەوە دەی تۆ لە دوایین پۆستە لە ناو ئەنجومەنی ناوەندی یەکێتیا بوو بەڵێ جێگری سکرتێری ئەنجومەن بوویت بەڵام لابران لا نەبرین خۆتان استقالەتان کرد من خۆم استقالم کرد خۆت بەڵێ ئەی سکرتێر بەڵگەم هەیە من بەڵێ سکرتێرش خۆی ئیستیقالی کرد
تەنانەت بە تەلەفۆن لە ماڵیشەوە لە کۆبوونەوەیکی ئەنجومەنی ناوەندا بووین من ئیستیقالەم کرد تەلەفۆنمان لەگەڵا کرد بە تەلەفۆن وتی برادێکی تەقیلکوتی لە باتی من ئیستیقالەکەم تەقدیم کرد. باشە بۆ ئیسقالەوە کردەوە من ئیستیقالەم لەسەر شتێک کرد ئەویش ئەوەیە هەیەتێکی بە کورتی پێ دەڵێم من لێرە نەبووم من لە ئیجازە بووم من لە پشوو بووم کێشەیەک لە بینی کاک بەکر و لە بینی جێگری یەکەمی سکرتێرا دروست بوو کاک زرار کێشەکە برابوو لای کاک مەلابەختیار کاک مەلابەختیار لە باتیوێک هەڵسێ بە چارەسەرکردنی کێشەکە بە شێوەیەکی هودوو هادیئی هەڵسا لیژنەیەکی تەشکیل کرد لیژنەکە بریتی بوو لە ئەندامێکی سەرکردایەتی دوو کادر کە ئەنجومەنی ناوەند لە جێگەی پەرلەمانی حیزبە بەحسا تێری کاکە نەئەبوایە ئەو لیژنەیە لەمانە دروست بکە ئەوایە ئەو بەهاتە لەگەڵ ئەنجومەنی ناوەند خۆیە چارەسەری کێشەکەیان بکردایە جگە لەوەی کە ئەوەوان ئەوەت ئەبوایە وا بکرایە لیژنەکەشی وا تەخیل کردووە کە بێت تحقیق لەم کێشەی بینی کاک بەکر و ئەو بکە بەڵام تحقیقەکە خۆیان وتیان کە کردبیان لە ئەندامانی ئەنجومەن لە ١٧ لەسەر من پیانوتبوون بۆ لیژنیان وتبوو لەسەر من تحقیق بکەن یان لیژنەکە لەسەر تۆ تحقیق بکە لەسەر من بیکاو ئەنجا لەسەر ئەوەی ئەوان ئیتر من کە هاتبوو لەسەر تۆ بەو کەسی کە نردبووی ئەوی کە لیژنەکەی دروست کردو بۆ بڵێن نایانی تۆ بەشێ بووی لە کێشەکە من لە کێشەکەیانە نەبوو من لێرە نەبوو من لە پشوو بووم چۆن زانیت کە لە ئەندامانی ئەنجومەن خۆیان پیانوتم وتیان ئەوەنەی پرسیاریان لەسەر تۆ لە ئێمە کردو ئەوەنگە پرسیاریان لەسەر ئەسڵی دوو کەسی کێشەکە نەکردووە ئەمە ئەوە بێزگەلەوە من بەڕاستی نامەیەکم بۆ جەنابی مامجلال نووسی نامەکەم هەڵوێ زۆرگرتن بوو سەبارەت بە دروستکردنی ئەو لیژنەیە و ئیستیقالەکەم لەو نامەیە کرد نامەکەم نرد بۆ جەنابی مامجلال نردم بۆ جەنابی دکتۆر بەرام نردم بۆ جەنابی کاکۆسەد نردیشم بۆ کارژێڕی مەکتەبی سیاسی تر نازان بۆیان بردوون ناویانەتێ یان ناوە نوسخەشی لە ئەنجومەنی ناوەند هەیە تا ئێستاکە نوسخەیەکیشی لای خۆمە ئیتر کە لە دوای نردنی نامەکەم یەکەم کۆبوونەوەی دوای نردنی نامەکەی من کەکرا من لەوێ ئیعلانم کرد لە ناو کۆبوونەکە ئەوە من ئیستیقالەم کرد لە جێگری سکرتێری ئەنجومەنی ناوەند تۆ بە هەڵبژاردن هەڵبژێڕای بۆ جێگری بەڵێ باشە ئەو ئەنجومەنە توانی دەوری خۆی ببینێ ئەو ئەنجومەنە سەرەتا بیرۆکەیەک بوو لە کۆنگرەی دواسەری هەڵدا بەڵێ باز لە بیرۆکەکە ناکەین باز لە دەوری ئەنجومەن پێ دەڵێم ئەوە نییە بابەت باسکەم بە کورتی بەڵێ دەوری هەبووە دەوری هەبووە بەڵێ زۆریش دەوری هەبووە یعنی توانیوێتی دیارترین شتێکە ئەو ئەنجومەنە کردوێتی چی بووە تا ئێستا دیارترین شتەوە بوو کە تا ئێستا کە توانیوێتی کۆمەڵی کۆمسیۆنی دروست کردو ئەو کۆمسیۆنانە یەکێک لەوانە کۆمسیۆنی ئەدای ئەندامانی یەکێتی لە ناو حکوومەتە ئەوانە ئەدایان چۆنە لە ناو حکوومەتە یەکێک لەوانە مەسەلەن کاری ڕێخستنەکان بەقەدەر چەند باشە ئەدای ئەندامانی یەکێتی لە ناو حکوومەت باشە تۆ پرسیارم لەکەی ناژەڵی بۆ تاوەکەم ببوورە تاوا کرد دەرفەتە مایتێ وەڵام باس لە ئەدای هەڵسەنگانی ئەدای ئەندامانی یەکێتی کرد لە ناو حکوومەتە من نمونەیەکە بۆ هێنمەوە بەگریمان ئەگەر ئەدای وەزیری تەندروستی باش نەبوو تەندروستی نا هەر وەزارەتێ ئەوانی کە بەدەستی کێتیوێ ئێوە توان لای بەرن ئێمە ئەتوانین ئەوانی کە پێویستمان پێێتی ینی ئەوانەی کە خراپن بۆ یەکێتی مەسەلەن بڵێن ڕفتاری هەچ ئەندامێکی یەکێتی لە هەر مستەوایەکە بێ لە وەزیرەوە هەتا گزیر هەر ئەندامێکی یەکێتی ئەگەر تەسەڕوفاتی لەگەڵ جەماوەرە باش نەبێ ئەوە ئەبێتە سەبەب یا بێتە هۆ بۆ ئەوەی کە خەڵک بەڕاستی لە یەکێتی بتەچێتەوە بەڵێ کردومانە قسم لەسەر ئەوەی ئەتوان لای بن ئێمە لای نابن کاکە ئێمە حکوومەت نین ئێوە تەڵەب ئەتوانن لە مەکتەبی سیاسی بکەن بڵێن لای برن تا چۆن بە قسەیان کردون چۆن کەستان لا بردوون لە چۆن پۆستا من پێم وابێ هەندێکیان بەقسە کردوون هەندێکیان بەقسە نەکرد یعنی خەڵکیان لا بردبێ خەڵکیان بان کردووە ئێمە خۆمان خەڵکمان بان کردووە بۆ قسەکردن لەگەڵیان ئێمە لەم ڕۆژانە شێخ هینمان بان کرد بەڵێ با ناونەیەنی بانکردن ئەدای ئەو کادرانی ئێوە ئەگۆڕێت لە ناو حکوومەت ئەگەر وەزیری ئەدای خراپ بوو بێ بۆ نمونە شتێکی لەسەر دەرکەوت بێ یعنی بێگومان چونکە بانگیەکەن ئێمە لە خۆمانەوە بانگی ناکەین ئێمە لە پاژۆی کەشتەکان هەمووی کۆکەینەوە بە بەڵگەوە هەموو شتەکانی کە هین لەسەری کۆیەکەینەوانە لای خۆمان باگێکین دەگەڵیا دائنیشین ئەمانەیە خەینە بەردەم ئەم کەم کوڕانە ڕەنگە تا ئێستا کە زۆر شتە زانی بێت سەبارەت بە ئەنجومەنی ناوەند کە تەنانەت بۆتە هۆی ئەوەی کە پارتی ئەعلانیەکە ئەڵێ فڵان کەس بە ناوی عادل مراد و بەڵام خۆی ئەو ئەنجومەنی ناوەندە سکرتێری ئەنجومەنی ناوەندە ئێستاکە کە ئەڵێ ئەوانە تەدەخل لە کاروباری ئێمەکەن ئەنی کاروباری حکوومەت مەبەستێتی یعنی ئەگەر ئەوە بەڕاستی زۆر کاریگەری نەبوو بێ
خۆداگا لێ ئێمە راپۆرتەکەمان کە بڵاوکەین بەڵام مەرج نییە ینی کارەکان بوو بێەوە کۆمەڵێک لێدوانی لە ئەو دوایی ئەنجومنی ناوەند کۆمەڵە لێدوانیە بەڵام ئەوە هەرەوە چاو لێ بێکاکە ئێمە پەرلەمانی حزبێکی بۆ ناو حزبەکە ئێمە پەرلەمانی یەکێتی نیشتمانی کوردستانین بۆ هەموو کوردستان و هەموو جەماوەری کوردستان ئێمە هەر کارێکە ئەیکەم چین لە جەرایدەکان ناوەڵاویکەینەوە ئێمە بڵاوی ناکەینەوە راپۆرتەکانی خۆمان دەدەین بە سەرکردایەتی یەکێتی بە تایبەتیش بە جەنابی مام جەلال چونکە مام جەلال مباشر مەسئولە لە ئەنجومەنی ناوەند زۆر باشە باسی جەلال تاڵەبانیت کرد تۆ شوێنێکە بە فرعون ئێشو بهێنیت کاکە من نەموتۆ فرعون با لە یەکتری تێبگەین ئەوە زۆر کەس ناوی پیازی پێوە خوا برادر لە هەموو من شتێک پێ بڵێم جارێکیان برادێک لە مناڵەکەی خۆی تۆڕە بوو منیش پێم ناخۆش بوو پێم وتم کاکە ئەو مناڵت چیە تۆلی تۆڕێبیت و ئەوانە ئەم قسەی کردوتی قڕ بەسەر و کەسەی فرعون پێڵێ کافر خۆتۆ لە هەموو کەس هینتری تۆڕەتری و نازەم چیتری کەسەکە من لەسەر ئەو ئەساسە فعلا ئەوە موتووە بچکە مام جەلال یەک قەرارکردایی لەسەر من سوور بوو بە هیچ نەوعێ ئەسڵەن قبوڵی نەبوو یەک تۆز مساومەش لەسەر ئەوە بکە ئەو قەراری کردای قەرارەکەشی بە لە کتێبەکەمان نووسیمە قەرارەکەی وازەح بوو ئەویش ئەوە بوو کە بە کورتەکەی من شۆڕش بە دەرکە ئێ باشە منیش وتم ئەی قڕ بەسەر ئەو کەسێک کە ئیتر بەرنەفرت نەموتۆ فرعون پێ بڵێ ئەو کەسەی بەرنەفرەتی فرعون کە بە حاتی دەرباز نابێت فعلا بە حاتی لی دەرباز نەبووم ئەو کاتە بەڵام بۆ دڵنیاییش ئەوە شت پێڵم پێم وانە هەبێ نە لە ناوێچێتی نیشتمانی کوردستان و لە هیچ حیزبێکی شترا هێندەی مام جەلال وەفا بێ بەرامبەر بە ئەندامەکانی من تاوان مام جەلال لەم چۆرشار نایناسم من مام جەلال لە هەمەدانە لەگەڵ یاژیەوە بەڵێ زۆر باشە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە وەکو دوا پرسیار یەکێک لە دیارترین ئەو ڕخنانەی ترکە لە کتێبەکەی جەنابی ژیرا ئەوە بوو کە ئەڵێن ئیبراهیم جەلال لە کتێبەکەیە بەشێکی زۆر لە دەوروبەر و هەواڵەکانی و هاوخەباتەکانی بە خراپ باسەکە بەس خۆی بە باش باسەکە ئەوەی کەواڵی ماڵی ئاوا بێ ئەوە هەر کەسێکە حەق خۆیەتی چکەم و کەسە ئازادە لەوەی چۆن بیرەکاتەوە یا چۆن هەڵێ بەڵام مەقۆلەیەکەیە ئەڵێ تۆ ڕاست بنووسە با هەموو کەسە لێ ڕازی نەبێ نەک درۆ بکەیت و هەموو کەسە لێ ڕازی بێ کاتە تۆ بە پێ و مەنتیقا بەڵێ لە کتێبەکەی قسە کردوە بەڵێ ڕاستە و تۆ وتر خەڵکە عاجزە بێ من و تومە زۆر باشە ئیبراهیم جەلال ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوون و سپاسی تۆ کردیت زۆر سپاس بۆ تۆ بۆ تۆش خۆشەویستانم بۆ سەرنج و تێبینیە کە توانن لە ڕێگەی ئیمەیل ئەدرەسی بەڕاشکاوی @nrctv.com پەیوەندیمان پێوە بکەن تا بەڕاشکاویەکی تر و هەفتەی ئایندا هەموو لایەکتان لە خۆشیاجێ دێڵم خۆش بێت.